وێنەی سروشتی دەڤەری زۆرەکفان زۆرەکان بەڵێ باشە وێنە با بڵێن فۆتۆگرافی چ هەستێکە بۆ تۆ کاتێکە وێنەی سروشتێک حەز و خولیای خۆمە کە هەوڵمدایە بەرەو پێشی ببەم و زیاتر وێنەی سروشت عرض بکرێ. باشە دەوروبەرت خێزانەکە چیت پێ دەڵێن کاتێ وێنەیەکی جوان خودت بم کارەتەوە ماندووی طبعاً خێزانەکەم زۆر پاڵپشتی من بە تایبەت باوکم پاڵپشتێکی گەورە بوو لە من کە زیاتر پەرەی پێ بدەم. بەڵێ باشە ئەمڕۆ ئەم خەڵکێکە سەیری وێنەکەتی کرد کۆمنتیان چی بوو لەسەر ئەم وێنەیەکە؟ زۆر لایەن جوان بوو و دیمەنەکەیان بەدڵ بوو و شکر کە هەڵبژێردات چونکە پێشبڕکێ بوو لە بینی فۆتۆگرافەرن و جوانترین وێنەکانیان هەڵبژارد و خۆشبەختانە بەشدار بووین لێرە. باشە تا چەند گرنگە بایەق بە فۆتۆگرافەری بدرێت؟ زۆر گرنگە و عامەتەن لە کوردستان ینی تەواوەک گەنجانی فۆتۆگرافەر زیاتر کوڕن. پێم پێ خۆشحاڵم ئەگەر زیاتر کچیش لێرە لەو بوارە بەشداری بکەن و پەریان پێ بدرێ.